لەژێر ناونیشانی خەڵاتی لاوی ساڵ کە سیانزە لاو لە سنووری پارێزای سلێمانیدا لەلایەن سەنتەری گەشەبێدانی چالاکی لاوان کە یەکێکە لە ڕێکخراوەکانی تایبەت بە گەنجان خەڵاتی و لاوانە دەکات. سەبارەت بەم چالاکیە و چۆنەتی هەڵبژاردننی و لاوانە بەڕێز تواناخەستە و لێپرسراوی ئۆفیسی گشتە ڕێکخراوەکە لا میوان و زانیاری زیاتری لێوەرەگرم. مامۆستا توانە سڵاو لێبێ. ئەم سانزەلاوتان چۆن هەڵبژاردووە بۆی کە بیانکەن بە خەڵاتی لاوی ساڵ وەکو خەڵاتی لاوی ساڵ ئێوە خەڵاتیان پێ ببەخشن؟ بەڵێ زۆر سپاس. لە ڕاستیە ئێمە لەسەر ئەساسی 12 حەق لە 12 ڕەهەندی تایبەت کە بریتە لە بواری ڕاگەیاندن و میوزیک و وێنەچێشان و بواری بزنس و بواری داهێنانکاری و بواری ئیعلامی و بواری کاری ڕێکخراوەی خۆبەخشی و کۆمەڵی بواریکە لە هەموو کوردستانەوە هەر لە باوڵێن لە دوهۆک و زاخۆ هەتاوەکو خانەقین و کەرکووک سیانزە لاوی بەهرەمەند بە ڕێگایەکی پێشبڕچێک کە لیژنە سەپەرشی کردووە. سیانزە لاومان لە 12 ڕەهەندی جیاواز هەڵبژاردووە وەکو براوەی خەڵات چوارمین خەڵاتی لاوی ساڵ بۆ ئەم ساڵ. بەڵێ تەنها ئەم ساڵە کە ئەم جۆرە چالاکیانە بەڕێوە دەبن و دیاریکردنی ئەم لاوانە لەم ڕۆژەدا ینی چ تایبەتمەندیەکی هەیە؟ لە ڕاستیە کە گۆرانجانەمە یەکەم ئەمە چوارەمین باوەڵی فیستیڤاڵی بەخشینی خەڵاتی لاوی ساڵە. ئەمە 3 ساڵەمە پێشبەخشیمان پێش کۆرۆنا، بەڵام کۆرۆنا ڕایگرتین، بەڵام سپاس بەخوا ئەم ساڵ دەستمان پێکردوتەوە. و لە ڕاستیاکو پەیامێکیش ئێمە بەڕاستیەکو سەنتەرەکەمان سەنتەرێکی لاوانەیە لە هەموو کوردستانە خزمەتەکەین و با بڵێن بەشمان و لقمان هەیە. لەم کاتەیە کە دۆخی ئابووری لاوان زۆر دۆخێکی خراپە و دۆخی سیاسی دۆخێکی ئاڵۆزەوە بە هەمان شێوە دۆخی تەندروستیش دۆخێکی زۆر خراپە لە هەرێمی کوردستان. ئێمە ئەمانەوێ ئومێدێک بەخشینەوە بە گەنجان و لاوانی کوردستان، ئەو گەنجانی کە لە ئێستاە بێکارن و بیریان لەوکەوە کە ڕوو لە وڵاتانی دەرەوە کە وڵات بەجێبێڵن. ئێمە پێیان بڵێن لە ڕاستیە لە هەرێمی کوردستان ئومێدێگەی بۆ ئیشکردن، ئومێدێگەی بۆمانەوە، داوایان لێکەین کە پەرە بەتوانەکانی خۆیان بدەن لە ڕاستیە بەجێهێشتنی وڵات چارەسەری کێشەکانیان ناکە. بۆی ئێمە لەم کاتەیە کە کاتێکی تایبەتمەند و دیاریکراوە ئەمانەوێ هاانی گەنجام بدەین کە بڕوان بەخوانە بێ و متمانیان هەبێ کە ئەتوان خۆ بەخوان کێشەکانە چارەسەرکەن و بتوان کوردستان ئاوادان بکەنەوە. لەگەڵەوەی کە ڕێکخراوەکان ئەم جۆرە چالاکیانە دەکەن وەکو خۆت دەڵی دایانەوێ گەنج ڕابێنەوە کە لە کوردستانە پەرە بەخۆی بدات. حکوومەت هەڵوێستەکانی کردەوەکانی کارەکانی بەرامبەر بە گەنجان چۆن بووە؟ ینی پێتان وایە کە گەنجان لە هەنگاوەکانی حکوومەت بۆ ڕازیکردنی گەنجان بەتابێت لەم دۆخەدا ڕازی بن؟ لە ڕاستیە ئەتوانین ئەگەر تەقییمێک بۆ کاری حکوومەت بکەین بۆ چەند ساڵی ڕابردوو یاخۆ چەند کابینی ڕابردوو لە ئاستی داواکار و مەطلوبانە بوو. بەڕاستی کێشەی گەنج ڕۆژ بەڕۆژ لە تەراکم و زیادبوو نایە، بەڵام پلانەکانی حکوومەت پلانە درێژخانەکان و قوتخانەکان پێویست نییە وەڵامی پێداویستەکانی لاوە ناتەوە لە ڕووی بێکاریەوە، لە ڕووی دابینکردنی ژیان و سەکەنەوە، لە ڕووی بوونی پیشێکی سەربەخۆوە. بۆیە توانم بڵێم پێویستە لەرەوە ڕایگەێنم کە حکوومەتی هەرێم و هەرسێ سەرۆکایەتێک و پەرلەمان و هەموو حزبە سیاسیەکان و هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەڕاستی ئەبێ ئاوەڕێکی جددی لە دۆخی لاو بن لە هەرێمی کوردستان، دەنا کارەساتێکی مرۆیی گەورە لە هەرێمی کوردستان بڕێوەیە ئەوەی کە گەنجان وڵات بەجێ هێڵن. داوا ئەکەم کە هەموو لایەنەکان لەم دۆخە بەرپرسایەتی هەڵبگرن. سپاس بۆ تواناخەستە و لێپرسراوی گشتی ئۆفیسی ڕێکخراوەکە. بەڵێ ئەمە زانەرەکان لای من کە سەبارەت بە بەڕێوەچوونی ڕۆژگیانی لاوان لە سلێمانی وەکوتم ئەمە تەنها چالاکی نییە لەمڕۆدا، ئەنی لە کاتژمێر 2 نیوەڕۆدا هەر چالاکی تایبەت بە گەنجان بەڕێوەچۆ برا لە کاتژمێر 5 دیسانەوە چالاکی دیکە تایبەت بە ڕۆژگیانی لاوان لە شاری سلێمانیدا بەڕێوە بچێت.